بۆ ئەڵقەی ئەمجارە بەرنامەیەکی تایبەت لە خزمەتی مامۆستایەکی هەڵکەوتوی کوردان، مامۆستای ناوداری کورد، مامۆستای شەیخانی تەریقەت، مامۆستای جەنگ و جیهاد لە دژی ستەم و نادادی، ڕێزدار مامۆستای کۆسکورد و شێخ محەممەدی بەرزنجی دابین. بڕوانامەی زانستی باوکم چەند ئیجازەیەکی هەبوو بەڕاستی. یەکەم جار ئیجازە لای مامۆستا مەلا حەمەدەمینی کانیسانان کە مامۆستایەکی هەڵکەوتووی دەورانی خۆی بوو، زانایەکی بە مانای کەلیمە شارەزا بوو. مامۆستا وەکو عەرزم کردی لە هەموو ئاکارێکی جوان مەسەلتیایە ڕەنگەدایەوە. یعنی یەکێ لەوانەی کە من زۆر جێی سەرسوڕمان بووم لە خزمەتیای یانی ئەوە بوو ئەگەر دوو تاقمدار ڕەحەتیان بووە لە بینێنەدا ئەنی قسەیە کرد ئیتر قەت ماندوو نەبوو لەو بابەتانە. چ پەروەردەیەک وای کرد شێخی ڕەحمەتی بگەێنێتە ئەو لەو پێگەیە. ڕۆژگارە نەڵێن کاکە هەموو خەڵکێک دیفاعی کرد لە کورد و کوردستانە ئیلا ئیسلام و مەلا و مزگەوت نەبێت. بەڕاستی مامۆستا شێخ محەممەد جوابی هەموو ئەو پرسیارانی داوەتەوە بە قیام و بە شۆشەکە کە ئەو ڕابەرایەتی کرد. مامۆستا محەممەد من وەکو ئەوە بۆ سوونی خۆمە لەناو هەموو مەلاکانی کوردستاندا دەتوانم بڵێم مامۆستا محەممەد یەکەم ئینسانێکی سیاسی بلیمەت حەشیم لێزان و ئینسانێکی لێزان و پێزان و ئینسانێکی بەڕاستی حەکیم و دانا و زانا بوو. ئەگەر پێمان بڵێ مەلایەتی جەنابی مامۆستای باوک لەگەر مامۆستایەکان ترسی جیاوازێکی هەبوو؟